بەهۆی گۆڕینی کاتی داوام و بینای قوتابخانەکەیان کۆمەڵی قوتابی کچ کە ژمارەیان 63 قوتابی دەوێت گرتبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و داواکارن کاتی داوامیان وەکو پێشتری لێ بکرێتەوە تا بتوانن درێژە بە خوێندن بدەن. 12 بۆ 15 ساڵام مەکتەبە لە سعات 2 بۆ 5 داوامی کردووە لە ئێستاە پەروەردە هاتووە یەقەی گردوین کە ئێمە ئەبێت سعات 4:30 شەو بۆ 8 شەو داوام بکەین. لە ڕاستیە ئێمە ئافرەت لەناو چەمچەماڵە نابێ بەو شێوەیە داوام بکە. ئێمە چەمچەماڵ شوێنێکی عەشایرە وا ئەکەن یعنی مەکتەبەکە کۆتایی پێبێنین بەڕاستی سعیمان بۆ ناکرێ خوێندنمان بۆ ناکرێ. ئێمە لەم مەکتەبە 80 بۆ 100 تەلەبە بین تەقریباً 30 بۆ 32 تەلەبە وازیان لە مەکتەبە هێناوە بەڕاستی بەهۆی هاوسەریانەوە هەنێکەی بەهۆی ماڵەوەیان کە ڕێگە نادەن یعنی وامان لێکەن کە بێ ئومێدمانەکەن بەڕاستی. وەکو خۆیان دەڵێن بەهۆی دروستبوونی ئەو کێشەیەوە مانگێک داوامیان دواکەوتووە و بەشێکیان قۆناغی 12 ئامادەین و داواکارن چارەنووسیان گلایە بکرێتەوە تا داهاتوویان نەفەوتێت. کارانی ئامادەی تابگا ئەمانەوێ ئەم کێشەیەمان بۆ حەلکەن کە سعات 4 بۆ 5 بۆ 7 داوامەکەین ئێمە کە یەکشەمان و دووشەمانە ئێمە چەند جار چوونە تەربیە دەنگ خۆمانگەیان ئێوە 3 جار ڕۆیشتین وتیان کێشەکەتان بۆ چارەسەر دەکەین مانگێ منهەجی ئێمەیان بردە دواوە زۆربەی تەلەبەکەی داوامەکەمان مەلی هاتووە وازیان لە خوێندن هێناوە. ئێمە تەنها ئومێدێکمان ئەم مەکتەبە بوو کە مستەقبەلی ئێمەی لەسەر ئێمە وەکو تەلەبەی پۆلی 12 تەنها ئەم ساڵمانماوە ئەمانەوێت تەواوی بکەین. بەڵام دەنگی ئێمە هەر ئێمان تاخیرە کردوتیان بڕۆنە ماڵە بۆتان چارەسەرەکەین بەیانی نادوو بەیانی نا بەمە ئاوا مانگێکیان دادەم و هیچیان بۆمان نەکرد. 63 تەلەبەین زیاتر وابزان بەڵام نیوەی وازی هێناوە 23 تەلەبە وازیان لە خوێندن هێناوە بەم پێیە بڕوا ئێمەش وازەیەنین. لە بەرامبەردا بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ دەڵێت کاتی یاسایی دەوامی ئێواران 4 و 4 و لەبەر نەبوونی بینای پێویست ئەو کێشەیە دروست بووە تا بینامان دەست نەکەوێت ناتوانین بۆیان چارەسەر بکەین. دیارە لە سنووری پەروەردەی چەمچەماڵ 6 خوێندنی ئێوارانمانەیە سیانی ناوەندیە سیانی ئامادەیە خوێندنی ئێواران هەر ناوەکەی بەخۆیەوەیەتی ئەبێ لە 4 و 4 بە پێی یاسا خوێندنەکە دەست پێ بکە. بەڵام چەند ساڵە لەبەروی ئەزمەی بینانی یارمەتیان درراوە مەکتەبێ لەو 6 مەکتەبە هەمووی ئێواران داوامەکە مەکتەبێکیان ساعات 2 داوامەکە. ئێستا مەکتەبەکەی بەرامبەریان ئارۆ بۆ بە 2 داوامجێ ئەوان نابێتەوە کەواتە جیان نەبووە وەکو قانون و یاسا ئاچێتە 4 و 4. ئەم مەکتەبە ئیدارە کراوەیە مامۆستایان هەیە ستافی خۆیان هەیە خوێندن بەردەوامە بەڵام هەندێک خوێندکار بۆی زەخە دروستکەن و وەک جاران بێنەوە ڕۆژ تەوقی ئەم بڵاو کردەوە بە هەموو شوێنەکانە. ئێمە هەمومان لەگەڵەوەین تەلەبە بە بەردەوام بخوێنێ بەڵام خوێندنیش بە زۆر نابێت. پێشتر و ئەم قوتابیانە لە ڕێی یادداشتنامەیەکەوە داوای بەهاناوە چوون لە دڵسۆزانی پەروەردە و خوێندن دەکەن و ئاماژە بەوە دەکەن گەرگرفتەکان بۆ چارەسەر نەکرێت بە ناچاری واز لە خوێندن دەهێنن. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.